سەرۆک ترامپ جارێکی تر ڕۆژی پێنجشەمە ئەوەی ڕەت کردەوە کە کارێکی هەڵەی کردبێت لە کاتێکدا ساڵێک تێپەڕ بوو بەسەر دەستنیشانکردنی جێگری وەزیری داد ڕۆبەرت مولەر بۆ چاودێریکردنی لێکۆڵینەوەی تایبەت. هەندێک لە ئەندامانی کۆنگرێس هەوڵەکانی ترامپیان ڕەت کردەوە بۆ لەکەدارکردن و بێمتمانەکردنی لێکۆڵینەوەکان لەسەر دەستێوەردانی ڕووسیا. When some of the most senior members of the Trump campaign هەر لە خۆ ئەم شتە نەهاتووە چونکە هەندێک لە ئەندامە باڵاکانی هەڵمەتەکەی ترامپ تاوانبار کراون کاتێک دموکراتەکان و کۆماریەکان کۆکن لەگەڵ کۆمیتەی زانیاریەکان لەسەر دەستێوەردانی ڕووسیا لە هەڵبژاردنەکەماندا بۆ هاوکاریکردنی سەرۆک ترامپ هەر هاوڵاتیە کە بیرکردنەوەیەکی ڕەوای هەبێت تەنانەت ئەندامە بە جۆشە خۆشەکانی لایەنەکانیش دەبێت بتوانن ئەو ڕاستیانە ببینن و بڵێن ئەم لێکۆڵینەوەیە خۆ هەر لە خۆ نییە. بەڕێوەبەری FBI کریستۆفەر ڕای کە لایەن سەرۆک ترامپ بۆ دەستنیشانکرا و کۆماریشە ئەویش هەر ئەوەندەی ود دوێنێ. جاڕاستیەکەی ئەوەیە ئێمە دەبێت هەمومان پترسین لە هەڵمەتی لە کارکردنی لێکۆڵینەوەی مولەر لەلایەن سەرۆک و هاوپەیمانەکانی. پۆڵ ڕایانی سەرۆکی کۆنگرێسیش گوتی چاوەڕوانی تەواوبوونی لێکۆڵینەوەکە دەکات. ئێمە دەمانەوێت ئەم شتە بگاتە کۆتاییەکەی. جارێک تریش دێڵێمەوە پێویستە ڕۆبەرت مولەر ئازاد بێت لە کاتی کۆتایی هێنان بەکارەکەی. پارێزەرێکی ترامپ ڕوودی جولیانی بە کەناڵی تەلەڤیزیۆنی CNN گوتووە لێکۆڵەری تایبەت مولەر بە تیمی یاسایی سەرۆک ترامپی گوتووە کە ئەو ڕێنمایەکانی وەزارەتی داد جێبەجێ دەکات کە سەرۆکێک بە فەرمی تاوانبار ناکرێت. لێکۆڵینەوەی مولەر بەردەوامە و هیچ ئاماژەیەکیش بۆ کۆتاییهێنانی نییە. مولەر هەڕەشەی کردبوو بانگی ترامپ دەکات ئەگەر تیمی یاسایی نەگات بە ڕێککەوتنێک لەسەر وتوێژێکی خۆبەخشانە. پارێزەرەکەی ترامپ دەڵێت ئەگەر فشار ببرێت بۆ سەرۆک ترامپ لە بەردەم دەستەی سوێندخۆرانی یاسایی ئامادە بێت و لەژێر سوێندی یاسایی وەڵامی پرسیارەکان بداتەوە ڕەنگە ئەو کاتە مافی دەستوری بەکار بهێنێت و وەڵام نەداتەوە.